كل دامي اف گرفتن آبوری و سیاسی جیانا خلکی هریما کردستان عراق شپرزه کریا کارمندین حکومتی پتر زرالمندین و روشا خراب الماموستا و کارمندین کرتی پرورده پتر جهر کسی دی بر به کاریگری کتنا جبلی ویجی سیستم خواندنی نبس لهریما کردستان عراق بلکو لگالک ولاتین دورو برجی که ماسی تدهنه جوانا دابرینا نفبرا پرورده و دیموکراسیتی و پرورده و سیاستی جبوی بحثی ما مستا آسو رسول ما مستا لزان کویا سلیمانیه داخوازی برنامه کرد کنکشن کردیا کاکا سوزول بخیر بی راپورت کد بینی تعلیق چیه لسر او راپورت چوکا ما مستا یک بقصه دکر بله براستی باری و دوخی کی زور ناله باره و جای داخل ام خیران دارایه نک کاریگری لسکت کان کردو بالکو لسر جانی خلق کما مصاحب کیوتا او باری و دوخ ناله باره براستی جای داخل ولا روی پروردهی شوا کاریگری زور هبوا کرتی پرورده خوی قیرانی زور زوری تیابو پیشم بارودوخه نالباره قیرانه دارایانه بمانش ئەوەی تر خێرانی تری بۆ دروست بووە ئێستا مامۆستا لە بینی دوو هەڵبژاردەیان ئایا بەردەوام بن لە ڕۆشتن بۆ هۆڵەکانی خوێندن بەڵام ناتوانن لەبەرەوەی ئەم قەیرانەدارایە کاریگەری زۆر هەبووە لە سەریان و تەنانەت خوێنکارەکانیش لە کۆمەڵی خێزانەوەیت کە سەرچاوی داراییان موچەیە لە هەمان کاتیشە ئەگەر بەردەوام نەبن کۆمەڵی قەیرانی تر زیادە بێ بەڵام مامۆستان و هەستەکەم مافی خۆیانە بەم شێوەیە فشار بخەنە سەر حکومەتی هەرێم بەو پێی حکومەتی هەرێم بەڕاستی هیچ چارەسەرێکی بەرچاوی نەخستۆتە ڕوو تا ئێستا چارەسەری نەخستوتە بەرچاو یعنی هیوا هەیە چی دەکرێت بۆ ئەوەی ئەم بارودۆخە لەو بارودۆخە ڕزگار بێ وەڵاهی بەداخەوە ئەو هیوای کە بە حکومەتی هەرێمی کوردستان هەمان بوو کە خۆمان و بەشێکی زۆر لە ڕۆژئاوا بە نیمچە دیموکراسیەتێک دامانەنا وا بەرە و دەسەڵاتێکی ئۆتۆکراسی ئەڕوات لە ئێستادا دوو بنەمای هەر سەرێکی دیموکراسی لە حکومەتی هەرێمی کوردستاندا پێشێل کراون یەکەمیان دەستا و دەستکردنی دەسەڵاتە سەرۆکی هەرێم پیشانی داوە کە نایەوێت کورسی دەسەڵات بەجێبێڵێت سەرڕایەوەی وادەی یاسایی تێپەڕیوە دووەمیشان بەرپرسیارەتی حکومڕانیە حکومەتی هەرێم بەرپرسە لە کۆمەڵی قەیرانی زۆر و هیچ بەرپرسیارەتێکی ئەو توی پیشان نەیاوە لەبەرەوەی چارەسەری نەبوو بۆ کێشەکان بەڵێ کاکاسۆ بەڕاستی پێش داوام کرد جەنابەت بیتە ببیت میوانی کورد کنەکشن ئەوە بوو لەسەر باری پەروەردە قسە بکەین بەڵام ئەو راپۆرتەمان بینین بەداخەوە ینی نەماتوانین لەو راپۆرتە تێپەڕین بێەوەی باسی هەرێم بکەین بۆیە زۆر سوپاس بوو ئەو تیبینیانە دەگەڕێنە سەر باسی خۆمان گرنگی پەروەردەی پێشکەوت و لە جیهانی پێشکەوتودا بۆ بەنیادانی و پاراستنی دیموکراسیەت لە وڵاتێکدا لە هەرێمدا ئەگەر هەرێمی کوردستان بکەین بە نمونە چەندێکە بەڕاستی مەبەستی سەرێکی من لەم دەرفەتەوەیە کە باس لە ئەوە بکەم کە پێویستە سوود لە پەروەردەی لیبراڵ ببینین لە قۆناغەکانی پەروەردەی هەرێمی کوردستان بە تایبەتی خوێندنی باڵا و من لەگەڵ ئەو ڕائەدام کە بناغی هەموو دیموکراسیەتێک پەروەردەیەکی پێشکەوتووە و بەداخەوە من پێم وایە نەبوونی ئەو پەروەردەیە لە هەرێمی کوردستان ئەکواڵیتی ئێجوکیشن سیستم بۆتە هۆی ئەو بارودۆخە نالەبارەی کە باسمان کرد بژارەکان ئالتەرنەتیڤ بۆ ئەو سیستەمە بۆ پێم وایە پێویستە سوود لە پەروەردەی لیبراڵ وەربگرین پەروەردەی لیبراڵ بە تایبەتی لە زانکۆکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پەیڕەوەکرێت لە پەروەردەی لیبراڵدا خوێنکاران تا ڕادەیەک بەشدارن لە بنیادنانی ئەو پەروەردەیەی کە بۆ ئەوان گونجاوە کە ئارەزویان لێتی و کە لە داهاتووشە سوودی لێبینن بۆ نمونە لە قۆناغی بەکالۆریۆسدا لە دوو ساڵی یەکەمی کە زۆربەی کات 4 ساڵە لە دوو ساڵی یەکەمی خوێندنیاندا خوێنکاران ئەتوانن چەند کۆرسێکی جیاواز لە چەند بوارێکی جیاواز وەرگن لە پاڵ ئەو بوارە سەرێکی کە اختصاسیاندا تیاوەرەگرن بەداخەوە لای خۆمان خوێنکارانی قۆناغێک هەمان بابەت وەرەگرن و هەمان پرسیاریشان لێ یەکرێت و زۆربەی کات هەمان وەڵامیشان لێ چاوەڕوان نەکرێت بۆ پێ ناتوانین کە تاکێک دروستکەین کە کاریگەری هەبێت ئەمەیە کە باسی ئەوە دەکرێت دیموکراسیەت لە ناو سیستەمی خوێندندا
بڵێ بڵێ پەروەدەی لیبراڵ ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی کەم لیبراڵ بەمانە کۆمەڵایەتی و سیاسیەکەی نایە هەندەی بەمانە liberating the mind ئازادکردنی ئەقڵ لە کۆمەڵێ دابوونەریت و تەقالێت ئامانجەکانی پەروەدەی لیبراڵ دروستکردنی تاکێکە کە بەرپرسە کە پرسیار لە دەسەڵاتەکە لە هەموو ئاستەکانی تاکێکە هاوسۆزی هەیە بۆ هاونیشتیمانانی بۆ ئەوانەی کە لاوازن و ئەوانەشی کە پراوێز خراون تەنها ئەو تاکە ئەتوانێت بەشدار بێت لە دموکراسیەتێکا کە چییە کە نوێنەرایەتی هەمومان بکا لە وڵاتێکی دیموکراتی لە قۆناغی پێش زانکۆکاندا پێش بە کەلۆریۆس دەڵێ بە دڵنیاییەوە پێویستە پەروەدەی لیبراڵ لە قۆناغەکانی پێش زانکۆشە سوودی لێ ببینێت لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هایسکول خوێنکاران کە لە هایسکول دەرەچن هایسکول کە بەرامبەر بە قۆناغی ئامادەییە لە هەرێمی کوردستاندا خوێنکاران بە پێی تواناکانیان هەڵبژێردێن لای خۆمان زۆربەی کات بە پێی کۆنمرەی دەرچوونیانە لە قۆناغی ئامادەیی کە زۆربەی کات ڕنگدانەوەی لە بەرکردنی مادەکانە ئەوەندەی توانای خوێنکاران بێ لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا تێستی سات ئەکرێت کە زۆربەی کات ڕنگدانەوەی تواناکانیانە شارەزایانی کە فێری بوون بۆ نمونە توانای ماثماتیکس لەوانەیە لای خۆمان خوێنکارێک 98 هێنا بێ لە سەد لە بیرکاریە بە ڕەنگە دەرەنجامی تەنها لە بەرکردنی ئەو کۆمەڵ زانیارە بوو بێ کە لەو ساڵەدا خوێنیوێتی نەک توانای خۆی لە بواری بیرکاریدا ئەمە تەنها جیاوازیە کە جەناب دەبینی لە نێوان پەروەردەی لیبراڵ و پەروەردەی وڵاتی کە لە ئاستی باشدانە لە ئەستێکی پێویستدانە یان بڵێ بە دڵنیایی و جیاوازی تر هەیە بۆ نمونە لە سیستەمی خوێنی باڵادا وە سیستەمی خوێنی پەروەردەش بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان وەکو سیستەمی کەرتەکانی تر هیچ دەرفەتێک نییە بۆ گۆڕانکاری دەرفەت نییە بۆ تایبەتمەند بوون هەم بۆ مامۆستا هەم بۆ خوێنکاران من نمونەیەکی سادەیەنمەوە گەر مامۆستایەک بێوێت شێوازی دانیشتنی خوێنکارەکان لە کلاسەکەیدا بگۆڕێت توانای ئەوە نیە لەبەرەوەی هەموو کورسیەکانی بۆ نمونە کامپسی نوێی زانکۆی سلێمانی کە تازەش دروستکراوە کورسەکان هەمووی بە شێوەیەک چەسپێنراوە کە ڕویان لە مامۆسایە وەکو ئەوەی کە پێداویستی هەموو بەشەکانی زانکۆ هەمان شت بێت لە کاتێکە هەر بەشەو لە بەشێکی تر جیاوازترە و مامۆساش پێویستی بۆ دەرفەت هەیە کە چی بکات کە تایبەتمەند بێت بۆ چارەسەرکردنی ئەم شتانە زۆربەی جار وەرکشاپ دروست دەکرێت ئەمریکیەکان بەشدار دەبن وەزارەت باڵوسخانەی ئەمریکی بەشدار دەبێ و جەنابش یەکێک بوو لە یەکێکی لەوانەی کە چالاکن لە بوارەدا نیو دقیقەیەک مایە ئەگەر باسی بکەین بەڕاستی کۆمەڵێک ئێمە ڕاهێنانەکەین لە عێراقدا لە ڕاهێنانەکان زۆر بابەتی جیاوازی یەکێک لەو بابەتانەی کە بن بەرلامەوە گرنگە بابەتی لیدەرشیپە پێشبڕکێیە لە پەروەدەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا زۆربەی کە خوێنکاران هانیەوە درێن کە چالاکی سەرکردایەتیان هەبێ کە بۆی بتوانن بەشدار بن لە کۆمەلگا بەڵام بەداخەوە لای ئەمە ڕۆژانە بیری ئەوەمان هێنەوە کە کۆمەڵە سەرکردە و بەرپرسمان بەدیلیان نییە کە جێی داخە زۆر سپاس کاتم نەما زۆر سپاس دەکەن خۆش